پشکنینە پێویستەکان لە کاتی هەبوونی حاڵەتی پرخە کامانن؟ حاڵەتێکمان هەیە لەگەڵ پرخەپڕخ پێی دەڵێن obstructive sleep apnea بە ئینگلیزیەکەی واتە پێی دەڵێن OSA بە کورتیەکەی. ئەم حاڵەتە چیە؟ لەگەڵ پرخەپڕخ نەخۆشەکە هەناسەی قەپات دەبی لە ناکاو هەناسەی قەتع دەبی و بەخەبەر دێ بێ ئەوەی ئاگای لە خۆی بی مێشک بە خەبەری دەینی چکو ئەگە نادەخنکێ دوای دیسان دەنویتەوە ئەو حاڵەتە دووبارە دەبتەوە واتە لە کاتی خەوێ ئۆکسسیژینی دادەبەزی و ئەو کەمی ئۆکسسیژینە کاریکەری خراپی لەسەر جەستەی نەخۆشەکە هەیە. پشکنینەکە پێی دەڵێن هەڵسەنگاندنی خەو واتە سلیپ ستەدی بە ئینگلیزیەکەی پێی دەڵێن سلیپ ستەدی هەڵسەنگاندنی خەو. ئەمەش دوو جۆرمانەیە جۆرێکمانەیە نەخۆشەکە لە خستەخانە دەمینێتەوە واتە شەوێک 24 سعات دەخەوێ جیهازە لێ ڕەبت دەکرێ هەموو قیاساتی لێدانی دڵ و ئۆکسسیژین و هاتوچۆی هەوا و ماسوولکەکانی و مێشکی و ئەوانە هەموو قیاس دەکرێت و خەوەکەی ئایا ئەو حاڵەتی هەیە وەکو باسمان کرد یعنی لەگەڵ پرخەکە تەسک بوونەوەی بۆ ڕی هەناسەی هەیە یان نا. ئەگەر هاتو ئەوەی هەبوو ئەوەکو باسمان کرد حاڵەتەکەی ئایا سووکە مامناوەندە یاخودتوندا ئەوە پزیشکەکە چارەسەری لە بۆ دیاری دەکات کە دوای ئێستا باز دەکەین. و نەوعێکی کەشمانەیە هەڵسەنگاندن ئەوەیە جیازەکە وەکو مۆبایلە چەند وایرێکی پێوەیە لە ماڵ ستافەکی توبی دێ لە ماڵی لی دەبەستێ 24 سعات لەگەڵی دەخەوێ و ئەتیادیش مشکلێ نییە بەڵام ئەو جیهازە لێدانی دڵ و ئۆکسسیژین و با بڵێن نسبەی با بڵێن حرکاتی هەندێک جێگای گەر و سنگ و ئەوانەی قیاس دەکا ئایا بزانین چەند ئەو نەخۆشە ئەو حاڵەتی هەیە کە باسمان کرد هەناسەی قەتع دەبی ئۆکسسیژینی دادەبەزی لە کاتی خەوێ. کاک دکتۆر ئەیچی دەربارەی چارەسەری پرخەی خەو؟ چارەسەر وەکو باسمان کرد ئەگەر هاتوو نەخۆشەکە بەس بە تەنیا پرخەپرخ بوو حاڵەتەکانی تکەی لەگەڵ نەبوو ئەوە چەند چارەسەرێکی نادەرمانی هەیە واتە بەبێ دەرمان وەکو ئەوەی نەخۆشەکە وەزنی دابگری ئەگەر هاتوو کێشەی لە گەر و کەپووی هەبوو چارەسەری بکە و هەروەها بەلاتەنیشت بنووی و دوورکەوێتەوە لە مادە کوحۆلەکان و جگەرە ئەمە چارەسەرێکی با بڵێن سەرەتاییە. ئەگەر هاتوو بەمانە چارەسەر نەبوو ئەوە دەچینە سەر هەندێک جار پێویستی بە نەشتەرگەریە و هەروەها هەندێک جاریش پێویستی بە مادەکی پلاستیکە دادەنرێ لە ناودەوی ئەوەش دکتۆری پسپۆری شەویلاک ئەوەی لە بۆ دادنێ و دەکات کە هەناسەی قەپات نەبی و ئەو پرخەپرخە دروست نەوی. ئەو حاڵەتەی کە باسمان کرد وتمان هەناسەی قەتع دەبی ئەگەر هاتوو دەرکەوت لە هەڵسەنگاندنی پشکنینی هەڵسەنگاندنی خەو کە نەخۆشەکە هەناسەی قەتع دەبی ئەمە ترسناکە و کاریگەری خراپی لەسەر جەستەی نەخۆشەکە دەبی وەکو باسمان کرد هۆکارە لە بۆ جەڵتەی مێش جەڵتەی دڵ و هەروەها تێکچوونی باری دەرونی نەخۆش و زۆر جار هەیە دەبێتە هۆی مردن لە کاتی خەوێ نەخۆشەکە گەر هاتوو مشکی بە خەبەری نەهینا و هەناسەی قەتع بوو ئەوە طبعاً ئۆکسسیژین لە بۆ مێشکی نەڕوا دڵی ڕادەوەستی یا لەوانەیە مێشکی ڕاوەستی یا لەوانەیە تووشی لەری دڵ ببی و هەروەها شتی دیکەشکە وەکو باسمان کرد ئەوە حاڵەتێکی ترسناکە. ئەمە ئەگەر هاتوو وەکو باسمان کرد ئەو حاڵەتەی دەستنیشان کرا بە هەڵسەنگاندنی یاخود پشکنینی خەو ئەوە چارەسەری ئەوەیە کە جیهازێک دادنێ ئەو جیهازە پێی دەڵێن یارمەتیدەری هەناسە کە بە سیپاپ و بایپاپ ئەوانە بە ئینگلیزی مەشهورە یارمەتیدەری هەناسە. ئەم جیهازە چ دەکا؟ جیهازەکە بچووک ئەوە با بڵێن وەکو جیهازێکی کچکەیە دادەنرێ و لە کارەبای دەخات نەخۆشەکە و شەوێ لەسەر لوت و دەمی دادنێ ئەوها ئەم جیهازە بە زەخت ئۆکسسیژین دەباتە ژوورێ و ناهێڵێ هەناسەی قەپات بی یاخود تەسک بیتەوە یاخود ئۆکسسیژینی داببەزی لە کاتی خەوێ و ئەم چارەسەرش زۆر زەرورە وەکو باسمان کرد لەبەرەوەی ئەم نەخۆشانە کە ئەگەر هاتوو هەناسەی قەتعبی لەگەڵ پرخەکە ئەوە کاریگەری خراپی لەسەر تەندروستی نەخۆشەکە دەبی ئەم جیهازەی بەکاردەینی کێشەکانی زۆربەی کێشەکانی حەل دەبی بەڵام دەبی جیهازەکە با بەردەوامی بەکاربینی و هەروەها لەلایەنی پزیشکی پسپۆڕیشەوە چاودێری بکرێ ئایا حاڵەتەکەی باش بووە لەگەڵ ئەم جیهازە یاخود باش نەبووە ئەگەر هاتوو پشکنینی خەوەکەی باش بوو لەگەڵ جیهازەکە ئەوە دەبی جیهازەکە بەکاربینی. ئەم جیهازە مزعفاتێکی ئەوهای نییە هەندێک ئەوەیە کە نەخۆشەکە بیدایە پێی ناڕەحەت دەبی بەڵام زۆربەیان پاش فترەیەک
دووسی هەفتە ڕادیان لەگەڵی و بەکارێنانی ئاسانەوەکو باسمان کرد و جیهازەکانیش نابی نەخۆش لە خۆیەوە بەکاربیینی دەبی پزیشکی پسپۆر لە بۆی دیاری بکە و هەروەها دەرەجەکانی چەند زەختی هەبی و چەند ئۆکسجینی لە بۆ بڕوا لە کاتی خەوێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموولان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی